کات ئەو فۆرمانەشی لە بەرپرسانایە بەرپرسیان منەکان خەڵک ئەوێ ئێمە حەی خەڵک بگەڕێنینەوە بۆ خۆمان نەختی درێژەم پێدا ئەو ڕۆژ مخاتەبە زەڕورم زانی لێرە باسیکەم بەناوی خی بەخشندەی میهرەبان ئەمڕۆ 7 شوباتە بە ئامادەبوونی ئەنجومەنی بانگەواز و پەروەدە وەڵبەنی سلێمانی دیدارێکی پەروەدەی سازدا کە ئەم دیدارە بەدەلەوەی کە کۆمەڵێک ڕێنمایی تایبەت بە شێوازی پەروەدە لە ساڵی 2024 متابعەی کاری پەروەدەی مەڵبەندیشە بۆ ساڵی ڕابردوو دیارە مەڵبەندی سلێمانی دوو مانگ جارێکم دیدارانەی هەیە کۆبوونەوە سازەکە لەگەڵ بەپرسی پەروەدە و بانگەوازی ئەنجومەنەکان ڕێکخراوەکان ئەو دەستگا و سەنتەرانی کە لە سنوورەکەیە هەیە بەڵام ئەم جاریان کە ساڵی جارێکە لەگەڵ ئەنجومەنی بانگەواز و پەروەدەیە ئەم دیدارە ساز کراوە وان هاتون بۆ متابعەی شێوازی پەروەدە و تەسبیرکردنی منهەج هەمومان دەزانین کە باسی پەروەدەکرێ سێ چوار عنسوری سەرەکی هەیە یەکەمیان منهەجە دووەمیان مڕەبیەکان و مامۆستا پەروەدەیەکانن سێیەمینیان شوێنی پەروەدەکەی کە ژینگەی پەروەدەیە چوارەمینیان قوتابیەکانە ئێستا بە وردی متابعەکرێ دیارە سوپاس بۆخوا ئێمە لە سلێمانیە زیاد لە 20 بنکەیەکمان هەیە هەر هەمووی ماشەڵڵا قەرەباڵغا پرا لە وانەی پەروەدەی ئەو خەڵکە متمانەیەکی بە ئێمە هەیە مناڵەکانی تەسلیم ئێمە کردووە کە جگەلەوەی کە ناوەند سەنتەری حیکمەش دیارەکانە پانتایەکی گەورەی هەیە لە ناو شاری سلێمانیە ڕاستی پەروەدەی لەسەر منهەجێکی دیاری کراو کە لە ئەنجومەنی بانگەواز و پەروەدەوە دیاری کراوە مەڵبەندی جێبەجەیەکە سوپاس بۆخوا ڕنگدانەوەیکی هەیە لەسەر جەماوەری سلێمانی و زۆر جاریش ئاهەنگەکانی کۆتایی خولەکان لە ڕێگای ڕاگەاندنەکانەوە خەڵک بینیوێتی و ئاگادارە ئەوەی کە گرنگە ئێمە ئەمانەی ساڵی 2024 ڕیتمێکی تازە لە پەروەدە و شێوازێکی تازە لە پەروەدە کە ڕێزیاتر بە عملیکردنی هەندێک بوار ئیشی لەسەر بکەین وەسە مامۆستا بەڕێزانش کە لێرە تەشریفیان هەیە هاوڕامانن لەسەر ئەم پلانە تازەیە کە بۆ ساڵی 2024 کاری لەسەر بکەین و ئیشی لەسەر بکەین جا ئێمە سوپاسی جەماوەری سلێمانیەکەین کە متمانەیان داوەتە بنکەکانی ئێمە کە مناڵەکانی خۆیان تەسلیم ئێمەکەن بۆ پەڕی متمانەوە کە سوپاس بۆخوا بەدەلەوەی کە ئێمە پەروەدەیەکی حیزبیمان هەیە کە پێگەیاندنی کادێرە بۆ کۆمەڵ پەروەدەیەکی عامی جەماوەریشمان هەیە لە مناڵان لە گەنجان لە پیران لە خوشکان هەموو بوارەکانی گرتووەتەوە بۆ ئێمە وەکو مەڵبەند خۆشحاڵین کەمڕۆ لە خزمەت ئەنجومەنی بانگەواز و پەروەدەیان و پڕبەدڵ حەزەکەین ئەم دیدارانە بەردەوام بێ و بەردەوام لە مەڵبەندمانە ڕەنگ بداتەوە بسم الله الرحمن الرحيم پیغمبر خدا صلی الله علیه و سلم فرمی انما بعثت لأتمم مكارم الاخلاق وەکبڵێ مهمەی خۆی کورتەکاتەوە لەوە کەواکو بۆ بەرەو پێشبردننی ئەخلاق و ڕۆشت و ئاکارە بەرزەکان پێغەمبەری خوا نێراوە و هاتووە صلی الله علیه و سلم ئێمەش وەکو لایەنێکی ئیسلامی یەکێک لە کارە سەرەکی و هەرە گرنگەکانمان لەم کۆمەڵگایکین گرنگیدانە بە پەروەردە بە فێرکردن بە شارەزاکردنی خەڵک لە ئیسلام بە گەڕانەوەی خەڵک بۆ پابەندی بە ئیسلامەوە بە تایبەتی لە ڕووی پەروەردەی دەرونیەوە پەروەردەی ئەخلاقیەوە بەها جوانەکانی ئیسلام کە بەڕاستی کۆمەڵگای ئێمە لەوانەیە بڵێم 70-80 ساڵە بێ ئیشی لەسەرەکرێ بەرەو دوورخستنەوە لە ئیسلام بەرەو بڵاوکردنەوەی ڕەوشت و ئاکاری نامۆ بە ئیسلام و بە بەهاکانی ئیسلام لەبەرەوە خەڵکانی موسڵمان زانایانی ئاینی کەسایەتیەکان حیزب ئیسلامیەکان ڕێکخراوە ئیسلامیەکان کاریان لەسەر ئەم تەوەرە کردووەکەوە و خەڵکەکە پابندکن بە ئیسلامەوە لە ڕووی ئەخلاق و ڕەوشت و ئاکار و فێربوون و تێگەشتن لە ئیسلامەوە بۆیە ئێمە لە شارەکانە لە چەندین شوێن و جێگا لە بنکەکان و بارەگاکانی خۆمانە بنکەی فێرکردن و شارەزاکردن و پەروەردەکردنی خەڵکمان هەیە دەرسی گشتی خێزانیمان هەیە دەرسی گشتی عام بۆ هەموو خەڵک حتا ئەو دەرسە گشتیانە کە ئێمە هەمانە تایبەت نین بە خەڵک و ئەندامی خۆمانێنی هەموو کەس بۆی هەیە تیا بەشدار بێ ئەو دەستگا زانستی و عیلمیانە ئێمە هەمانە تایبەت نین بە خۆمان و هەموو خەڵک فێرەکە هەموو خەڵک فێری قورئانەکە هەموو خەڵک فێری حەدیث و فەرموودە و شەرع و فیقه و بابەتە ئیسلامیەکانەکە ئەخلاق و ئادابە جوانەکانەکە چەندین خول و دەورات و کۆبوونەوەی فراوان ئەکرێ بەو مەبەستە کە ئەرزانین کۆمەلگای ئێمە هەم خەڵکێکی زۆری پێی خۆشە لەم بابەتانە بەشداری بکە
و بە پێچەوانەشۆ زۆر ڕێگە و هۆکار هەیە ئیش لەسەر خەڵکە کەواکو دووری خاتەوە لەم بابەتانە ئەم هەردوو هۆکارەکە هۆکان بۆیکەوە ئەرکی ئێمە قورستر بێ واجبی ئەمە گرانتر بێ بۆی کەواکو ئێمە ئیش لەسەر ئەم بوارە بکەین خەڵک بەرەو ئیسلام بگەڕێتەوە کە بەڕاستی وەکو شاعیرێک ئەڵێ میلەت و گەلان بریتین لە ئەخلاق ئەگەر ئەخلاقیان نەما ئەوانش نامێنن بۆیە سێرەکەی هەمیشە پلانی دوژمنانی ئیسلامیش لەسەر ئەخلاقە لەسەر ئافرەتە لەسەر هەندێک شتی خراپە کە ئافرەت بەرەو خراپە بەرن بۆی کۆمەلگاکە و شیرازەی لە ڕووی ئەخلاقەوە تێک بدەن کە شیرازەی لە ڕووی ئەخلاقەوە تێک چوو ئیتر هەموو شتێک تێکەچێ بەڵام ئەگەر پابەندی و دەستگرتن بە ئەخلاق و بەها جوانەکانەوە لە ئاسێکی بەرز و لە ئاسێکی باشە بێ لەناو کۆمەلگا و تاکەکانە ئەو کاتە کۆمەلگاکە پارێزراوە بێ و ئیسلامیش باشتر و چاکتر جێبەجێکرێ و ئەمە زیاتر یارمەتی لایەنە ئیسلامیەکانشدا زۆرتر ئەو ئامانج و هەدەفەی هەیەە بەرەو گەڕانەوەی ئیسلام ئاسانتر و باشتر خەڵک ئەوێ ئێمە فقەی خەڵک بگەڕێنینەوە بۆ خۆمان دیارەوەکو بەشی بانگاوز و پەروەردەی مەڵبەندی سلێمانی ئەمڕۆ دیدارێکی پەروەردەی ماساس کردووە بۆ بەرپرسی ئەنجومەن و ناوەندە پەروەردەکانی سنووری مەڵبەند نزیکەی 60 مامۆستا 60 بەرپرسی ناوەند و ئەنجومەن بەشدارن دیارە ئەمان سەرپەرشتیاری بنکەکانی خۆیان لە سنووری مەڵبەندی سلێمانی کە سپاس بەخوا ئێمە نزیکەی 25 بنکەی پەروەردەییمان هەیە کە هەمویان سەدان قوتابیان هەیە فێرخوازیان هەیە و دەیان مامۆستاژ لەو ناوەندانەوانە ئەڵێنەوە و ئەمڕۆ دانیشتوین بۆ ئەوەی کە بەدواداچوون و پێداچوونەوە بە کاروبارەکانی خۆمان بکەین پلانی ساڵی داهاتوو دائەنین و ئەو کارانی کە لە ڕابردووە کردومانە کەم و کورتەکان لابەرین و باشەکان بەرە پێ ئەدەین وا بکەین لە ئاستی پێویستا بێ و لە ئاستی پێشکەوتنەکانی ئەمڕۆی دنیا بێ بە ئاراستی پەروەردەیەکی تەندروست بتوانینەوەیەکی تەندروست و ئاکار بەرز پێشکەشی کۆمەڵگەکەمان بکەین ئێمە بەردەوام خولی پەروەردەییمان هەیە و خولی هاوینەمان نزیکەی 2000 فێرخوازمان هەبووە و لە خولەکانی زستانەشە نزیکەی 1000 فێرخوازمان هەیە لە هەموو بنکەکان و بەردەوام ئەم وانانە ئەوترێتەوە شەوان ڕۆژ و هەروەها وانەی خێزانی بۆ ئەندامان بۆ گەوران بۆ خەڵکی جۆراوجۆر لە هەموو ئاست و لە هەموو تەمەن و لە هەموو ئاستێکی زانستی و معریفە وانی پەروەردەییمان هەیە و ئەمانەوێ ئەم وانە پەروەردەیانە بەرفراوانتر بکەین لە سنووری سلەیمانی بنکەکان بەرفراوانتر بکەین و هەروەها وانە گشتەکان فراوانتر بکەین تا خەڵکێکی زیاتر سوود وەربگرێ ئەوەی ئێمە ئاگادار بین سنووری مەڵبەندی سلێمانی کە شارباژێر و قەرەداغ و پیرەمەگرۆن و دوکان و ئەم ناوچانە ئەگرێتەوە لە هەموو ئەو شوێنانە ئێمە بنکەمان هەیە بەڵام ئەوەی کە زیاتر چڕبۆتەوە لە ناو مرکزی شارایە و قەزە و ناحەکانیش بە پێی بەشداری خۆیان لەوێش بنکە و خولی پەروەردەییمان هەیە خولە پەروەردەیەکانی ئێمە بۆ ناسراوەکە بۆ هەموو ئاستێکە بۆ هەموو خەڵکێکە سپاس بخوا پێشوازێکی زۆر گەرم هەست پێەکەین لەلایەن خەڵک بەگشتی و لەبەروی ئەم پەروەردەی ئێمە کە پەروەردەیەکە لە ناو خێزانی شاد کاریگەری هەیە و کادرێکی یاخود تاکێکی سوودبەخش و تاکێکی ئەوەیە کە لەگەڵ کۆمەڵگەیە بتوانێت ژیان دۆستی بکە لەگەڵ هەموو کەسێکە بتوانێت مامەڵە بکە ئێمە بەو جۆرە خەڵکمان پەروەردە کردو و بەڵێ هاتنێکی باش و پێشوازێکی گەرم لەلایەن خەڵکەوە لەم وانانەی ئێمە هەیە.